ئاگات لەم سێ شتە بێ لە ژیانتا. یەکەم هەرگیز لە ژیانتا بەبێ ئامانج مەژێ، هەرگیز لە ژیانتا بێ ئامانج مەبە. دائیمەن ئامانجێک لە بەردەم خۆتا دانە و ئیشی بۆ بکە، هەوڵی بۆ بدە، کاری بۆ بکە. ئیتر هەر یەکێک و لە بواری خۆت. قەتیش مەڵێ من تەمەنم گەورە بوو، قەتیش مەڵێ من تەو ئەویتر بە تەمای ئەوە نەم. دائیمەن شتێک لە بەردەم تا دانە و ئامانجێکت هەبێ و هەوڵی بۆ بدەیت. با ئامانجەکانتانی شەرعیانە بێ، بەو شێوە بێ کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیان خۆش بێ. دووهەم ئەم نەسیحەتە زیاتر گەنجان ئەگرێتەوە و هەندێکیش لە پیاوە بە تەمەنەکان شەگرێتەوە. هەرگی ئاگاتان لە خۆتان بێ ئالوودەی تۆڕە کۆمەڵایەتەکان مەبن. خۆتان بپارێزن. تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەتوانی بڵێ دووسەرە، لایەنی چاکەشی تایە و لایەنی خراپەشی تایە، و زۆربەی لایەنە خراپەکانیشی زاڵە. تۆ ئەبێ کاتێلێک دیاریکەی بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان، فەیسبووکە و هەر شتەکانی تر. مۆبایلەکەی دەست ئەبێ کاتی بۆ دیاریکەی، ئەبێ کاتی بۆ دیاریکەی، غەیری ئەو تەلەفۆنانەی کە ئەیکەیت و بۆ دێ ئەوەی کە زەڕورە و لە ژیان تا پێویست پێێتی، غەیری ئەوە با کاتێکی دیاریکراوت هەبێ بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەچیتە سەری. ئالوودەبوون بەوە بەخوا لە تلیا خراپترە، لە عەرەق خراپترە. باوریای مناڵەکانیشمان بین، نێلی مناڵەکانمان هەر لە مناڵیەوە ئالوودەی ئەوە بن. ئەگینا حەیاتمان تەدمیر ئەبێ، قوڕ ئەکرێ بەسەرمانە. وەڵڵاهی خێزانەکان هەڵەوەشێتەوە. وەڵڵاهی خۆشەویستەکانم بەس دوێنێ من ئەم چەند سەعاتە کە لەیرە بووم لە چەندین کێشەی نێوانی ژن و مێردا بووم کە تێک چووە و هەمووشی سەبەبەکەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە. وەڵا پیاوەکەم ڕسمێکم دیوە لە ناو مۆبایلەکەیە، وەڵا ژنەکەم لە ماسنجەرەوە یان لە تەلیگرامەوە یان نازانم لەوانەی کە هەیە و کە هەندێکی من هەناوی نازانم لێوە تەلەفۆنی کردەوە یان نامەیەکی بۆ هاتووە. وەڵا کێش یعنی نازانم چی بڵێم. یعنی حاڵی لە حاڵەتێکی زۆر خەتەرە بەڕاستی. ئەبێ وریابین ئەگەر بمانەوێ خۆمان و ماڵ و مناڵمان بپارێزین، ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، ئەبێ کاتێلێکی بۆ دیاریکەین و هەدەفیشمان هەبێ. کاتی ئەچینە ناو مۆبایلەکەەوە بۆ ئەو مەوزوعانە ئەبێ هەدەفمان هەبێ، ئەبێ ئامانجت هەبێ. خۆشەویستەکەم تۆ کەم تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردێنی ئەبێ ئامانجت هەبێ. بێ ئامانجت بڕۆیتە نایەوە کاتێکە زانی وەک ئەوە وایە بڕۆیتە ناو بەحرێکەوە مەلەوانی نەزانی ئەخنکەی. سێم لە ژیان تا خۆشەویستەکەم هەوڵدە هەموو کەس لە خۆت ڕازی مەکە، هەوڵدە هەموو کەسێک لە خۆت ڕازی مەکە. تۆ کاتێک ئەچیتە سەر فەیسبوک یا ئەچیتە سەر هەرینێکی تر، مەرج نییە هەر بابەتێک یەکی برادێکت دای بەزاند بێ یا کەسێ ناسار دای بەزاند بێ هەر بۆ بێ ئەوەی سەیریکەی بڵێ دەست خۆش بێ، خوا جەزای خێرت باتەوە، دەست خۆش بێ. گورە لەوانەیە شتێکی بڵاو کردبێتەوە حرام بێ، لەوانەیە شتێکی بڵاو کردێتەوە فیتنە بۆ مسلمانان دروستکە. هەندێ برا ئەبینم ئەڕۆن شتی خەڵکی تر کۆپیەکەن و بڵاوێکەنەوە بەبێ ئەوەی بزاری ئەم مەوزوعات چەندێ شەرعیە، چەندێ زانایان لەسەری چیان وتووە. ناکرێ بەڕێزانم، ناکرێ هەر کەسێ مسلمان بێ و عاقڵ بێ و لە دینەکەی خۆی بترسێ نابێ هەوڵدا خەڵ لە خۆی ڕازیکە. ناکرێ من لەبەرەوەی تۆ لێم ڕازی بی هەرچیت نووسی من بێژم دەست خۆش بێ بەخوا چاکە. وەڵڵاهی زەلامم بینیوە خۆی بە ئیماندارە زانیە ئەهلی مزگەوتە لە ناو مزگەوتە خەڵک شتی بێدینی نووسێتی دەست خۆش بێ، خەڵک غەیبەتی کەسی تری کردەوە تێتی ئافەری مۆڵای ڕاستەکەی. حەول ولا قووەتە ئیلا بالله. یاخر معقول نییە. کاتێ من پێم وتوتم براکەم تۆ بۆ وا ئەەکەی، وتی وەڵڵا من هەر ئینە برادرمەوە هەر حەزم کردە معقولە تۆ هەوڵدەی خەڵ لە خۆت ڕازیکەی. برا جگەل لەخوا هەموو خەڵێت ڕازی نابێ. ئەمجا تەئیدی حەق بکە لە هەرکوێ هەیە. هەر کەسێکیش ناحەق بێ ئەگەر توانیت بڵێ کاکە ناحەقی و غەڵەتی، ئەگەر نەتیش توانی خۆتی تێکەڵ مەکە و هاوڕ خۆت مەخەنە ئەو بابەتەوە.